دەچی نەگەڕێکی ئۆرتەی خورماتوو بۆ جێگایەی کە درەنگایی شەوی ڕابردوو ژمارەیەک چەکداری نەناسراو هاوڵاتیەکی کوردی لەدایکبووی 1990 تیرۆر دەکەن چەکدارەکانیش بۆ شوێنێکی نادیار هەڵدێن هەرچەندە خەڵکی پۆلیسی خۆجێی و پۆلیسی نەخۆشخانە بە دووری 100 مەتر لە شوێنی ڕووداوەکە بوونیان هەیە. پەیوەندیمان بە پۆلیس و دەستگامنیەکانەوە کرد بە بیانووی جاجێ ئامادە نەبوون هیچ لێدوانێکی فەرمی بدەن تەنها ئەوەیان پێڕاگەاندین لێکۆڵینەوەیان لە ڕووداوەکە دەست پێ کردووە بە پشتبەستن بە کامیرەی چاودێری نێزێک لە ڕووداوەکە. خانەوادەی گەنجە تیرۆرکراوەکەی خورماتوو دەڵێن هیچ کێشەیەکمان لەگەڵ کەسدا نییە و داواکارین حکوومەت بکوژان ئاشکرا بکات و بیانداد بە دادگا. چارەکەم وتی میمی هین پشتیوان زامارە ئەترێمەش دەرچومان چمان بۆ مستەشفاک ئیتر نەمەیتمان دی نەهیچ ئەوەیە هاتین و بڕۆ بەشخوا وەڵای هیچ کێشەیەکی لێ منارێکان لێ ئەوە هاوسێ ئەوە کەس و کار ئەگەر یەک لەحزەیە شتێک شو هیچ ئەگەر داواکاریمانەوەیە لە حکوومەت بکوژەکانی کەشف بێت و ئیتر حکوومەتیش قابلە خۆ هەروە بیداوە دادکە ئەوە داواکاریم هیچ کێشە و گرفتێکی لەگەڵ نەوە لێ کەسە شاری کردە نەقەبوخلی کردە نە لێ کەسە ببرێ ناخۆشی بەس لە حکوومەت هەیە حەقمان بچینە بریا ئەو بکوژە بگرن بریاوە ئەوە نەماکە یەک کەسە ناخۆشیمان نەوێتی ئەوش پێگە ناخۆشی بێشەوەڕاو گێشەوە. پشتیوان کەریم دانیشتووی گەڕێکی ڕزگاری خورماتووە و گەنجێکی وەرزشکاری تۆپی پێیا و شەوی ڕابردوو لەلایەن ژمارەیەک چەکدارەوە تیرۆر کراو لە بەرەبەیانی ئەم ڕۆژدا لە گۆڕستانی شەیدانی خورماتوو بە خاکسپێرا بە ئامادەبوونی ژمارەیەک بەرچاو لە هاوڵاتیانی قەزاکە. سەرڕایبوونی چەندین هێزی ئەمنی لە خورماتوو بەڵام حاڵەتەکانی تیرۆرکردن و کردەوە تیرۆرستەکان تا ئێستا بنبڕ نەکراوە و لە سەرەتای ئەم ساڵیشەوە تاکو ئێستا دوو گەنجی کورد لە خورماتوو تیرۆرکراون و هێزە ئەمنیەکانیش دەڵێن لە لێکۆڵینەوە بەردەوامین. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورماتوو.